باشە ئەوە بر لە دوێنێشەوە تەماشا دەکەم هەموویەڵێ من براوم ئەمریکاڵێ براوم ئێرانەڵێ براوم کەندا وڵاتانی خەلیجەڵێ براوم هەر بەڕاستی کێ براوەیە لەم شەڕەیە لەم کاتە براوەیتیانە کەسی نەیبردوێتەوە هەر پاری ژەنابەتەم پرسیارەت لێم پرسی کە لە کاتی 12 ڕۆژەکە من وتم وەکو یاریەکە 0-0 تەعادل دەرچوونە براوەی تیان نەبوو ئەردوو لە ئێستش هەروەهایە براوەی تیان نییە چونکە تۆ کەسی شەرتەکانی خۆی جێبەجێ نەکرد واتە براوەی تیان نییە ئەگەر بۆ نمونە بگەڕێنەوە با باسی حربی عێراق و ئێران بکەین 8 ساڵ لە بینی عێراق و ئێرانە شەڕ بوو دوای 8 ساڵەکە طارق عەزیز وەزیری دەرەوەی عێراق لەگەڵ عەلی ئەکبەر ویلایەتی وەزیری دەرەوەی ئێران لە سویسرا لە جنێڤ دانیشتن هەتاکو بەبیرمە کە دەرچوو لە تەلەڤیزیۆن جگەرەیە چروتی داگرسان طارق عەزیز بە پێکەنینەوە شەڕەکە ڕاوەستا و گەڕانەوە ئەو شۆنانەی کە لە 1970 لێی بوون پێش ئەوەی جەنگ دەنگس پێ بکە واتە چێ بردوێتەوە هیچ لایە نەیبردوێتەوە تۆ مەلیۆنێک کوشتار و بریندار و کەم ئەندامت دانا لەو شەڕەیە ئەو هەموو ملیاراتانە سەرف بوو ملیارات لەلایەن عێراقەوە لەلایەن ئێرانەوە عێراق بە قەرزاری دەرچوو لە کۆتایە شەڕەکە چێ بردوێتەوە کەس نەیبردوێتەوە هەروەک گەڕایەوە وەکو خۆی ئێستا کەش کەس ناتوانانی بڵێ لایە بردوێتەوە ڕاست ئێران زەرەرێکی خەیاڵی پێگەیشتووەوە ناڵی نوێرانە بنکەی سەربازی شاخەکانی تونێڵی هەیە پۆلیسە هەموو شوێنێکی وێرانە دەریای وێرانە پردی وێرانە لێدراوە بەڵام لەگەڵ ئەوەشە خۆڕاگر بوو یعنی سوپای پازداران خۆڕاگر بوو شەڕی کرد تاکو و ئاخیر دقەی کە بڵین ئەم ڕێکەوتنەیان کرد ئێستاکە بۆ شەڕاگرتن بۆ ماوەی 2 هەفتەیە